لا دووەمین یاریەکانی قۆناغی شازەی خولی لاوانی عێراق و لە کۆمەڵەی سێم هەولێر لەسەر یاریگای فرانسۆهێری ڕوبەڕووی مینا بوویەوە. هەردوو تیپ بە هەستیاری و هێرشەکانیان ئاڵوگۆڕ دەکرد. لە خولەکی حەفدە حاڵەتێک لە ناوەڕاستی یاریگا دروست بوو. ناوبژوان گەڕایەوە بۆ قسەکردن لەگەڵ یاریدەدەرەکانی و بڕیاریدا کە ڕاج جەعفەری ئەستێرەی تیپی لاوانیانەی مینا بە کارتی سوور بکاتە دەرەوە. ئەمە وای کرد گژی دروست بێت و ناڕەزایی زۆر یانەی مینای لێکەوتەوە. ناوبژوان چەند کارتێکی دیکەی بەکارهێنا و دوای 10 خولەک لە وەستانی یاریەکە یاری دەستی پێکردەوە. دوو دەرفەتی زۆر ئاسان بۆ مستەفا قابیل و محەممەد سەلام هەڵکەوت، نەیانتوانی سوودی لێوەرگرن و بە ئاسانی لە دەستیاندا. لانیوەی دوم لاوەکانی بەسرا بە ڕۆحیەتێکی جیاوازەوە هاتنەوە بۆ نێو یاریگا و لا تیپی خاوەن ماڵ مەترسیدارتر دەردەکەوتن. لاوەکانی هەولێریش ناوە بە ناوەوەڵامیان هەبوو، بەڵام وەک پێوی سوودیان لە هێرشەکان نەدەبینی. لە خولەکی 68 حسێن مەکی بربەستی یەکسانی شکاند و مینای شینپۆشی با گۆڵی یەکەم پێشخست. لەبری ئەوەی لاوەکانی هەولێر هەوڵ بۆ گۆڵ بدەن، لاوەکانیانە مینا هەوڵی زیاتریان بۆ گۆڵی زیاتر دەدا. لاوەکانی هەولێریش دەستەوەستان بوون، هەر بۆ یاری بەبردنەوەی مینا کۆتایی هات. یاریەکی قوڕس بوو، سوپاس بخوا توانیمان بەسەر هەولێر سەرکەوین. تیپێکی بەهێزن و یاریەکی ئاسان دەکەن. تووشی ستەمی ناوبژوان بووین، دەرکردنێکی شایستە نەبوو، ڤار نییە و دووبارەکردنەوەی حاڵەتەکە نییە. پرسیارم لە ناوبژوانی یەکەم و چوارەم و یاریدەدەر کرد، کاپتن هۆکاری دەرکردنی ئەم یاریزانەمان چییە؟ وەڵامم دەست نەکەوت، هۆکارێکی باوەڕپێکەر نەبوو، بەڵام سوپاس بخوا توانیمان پارێزگاری لە خۆمان بکەین، نەمان هێشت بارودۆخ یاریەکە لە دەستمان دەرچێت و سەرکەوتین بۆ قۆناغی هەشت. ركزنا بالمستطيل الاخضر والحمد لله والشكر قدامنا 3 نقاط ونتاهل لدور الثمانيه. یاریمان لەگەڵ تیپ مینا بوو، تیپێکی بەهێز بوو، چاوەڕوانیانمان دەکرد تیپێکی بێزی، هەرچەندە بە دەیارزان یاریان دەکرد. ئێمە بە هەردوو گێمەکە زۆر لەوان باشن، بەڵام کۆمەڵێک دەرفەتمان بۆ ڕێککەوت نەمانتوانی هەڵقۆزینەوە گۆل کرد. توانیان بە یەک فورسە گۆلیان لەمە بکەن تو شکست هاتین. ئینشاڵڵا لە داهاتوو قەرەبووی دەکەینەوە بەسەر دەکەین ئینشاڵڵا. لە یاریەکی دیکەی هەمان کۆمەڵە ئەمانەی بەغداد بە تاکە گۆڵێکی بێوەڵام لە قۆجەوەی بردەوە. بەمەش مینا وەک یەکەم یانەخۆی گەیاندە قۆناغی 8 و 6 خاڵی هەیە. ئەمانەی بەغداد 3 خاڵ و هەولێر و جەویش تاکە خاڵێکیان هەیە. لا سێمین یاریەکانی ئەم قۆناغە دووشەممە هەولێر ڕوبەڕووی ئەمانەی بەغداد دەبێتەوە، مینا و جەویش بە یەک دەگەن. حسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.